لە 18 مانگی چواردا ئەنتۆنیۆ دی ناسمێنتۆ ناخۆشترین هەواڵی پێگەشت دوای 10 ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە کوڕە تەمەن 25 ساڵەکەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانی لەدەستدا لە دوای ئەوەی چەند هەفتەیەکی بە چارەسەرەوە بەسەر برد ئێستا بە پشتیوانی خێزان و هاوڕێکانی دەیەوێت لەگەڵ کۆستەکەی خۆی ڕابێنێت دەڵێت شانازیە بۆ من باوکی بووم باوکی هۆگۆ بووم کوڕێکی هەڵکەوتوو بوو بەڵام ڕۆژی پێنجشەممە دیمەنێکی نامۆی بەرچاو کەوت هەموو ئازارەکانی بیرهێنایەوە لە تەنیش کەناری کۆبەکابە دەڕۆیشت کە خاج لە لەمدا وەک ڕێزلێنان لەسەر گۆڕی قوربانیانی پەتای کۆرۆنا چەقێنراوە خۆبەخشانی ڕێکخراوی ڕیۆ دیپاز کە ناحکومەتیە و خاجەکانیان لەسەر گۆڕەکان دانابوو سوکایەتیان لەلایەن گروپێک کەسەوە پێکرا ئەوانەی دەربارەی کۆڤید-19 نیگەران و دەڵێن ئەمە زیادڕەویە کەسێک خاجەکانی لار دەکردەوە و دەری دەکردن ناسیمنتۆی تەمەن 56 ساڵ وتی کە ئەوەی بەدی کرد وا هەستی دەکرد ئەو کەسە خاج لەسەر گۆڕی کوڕەکەی لا دەبات دەڵێت زۆر لە ئازارەکان سەریان هەڵدایەوە هەستم بە تووڕێی کرد لەم نەفامانە نازانم چی بڵێم بێجگەلەوەی نەفامیە کارێکی سیاسی نەبوو چونکە کینە کاری سیاسەکان نییە بەڵکو هونەری دانوستانە بۆ گەیشتن بەڕێکەوتن بەڵام ئەمە تەنها ڕقە دەڵێت ئازارەکە وەک ئەو ساتەوا بوو تەرمی کوڕەکەی لە نەخۆشخانە بە فەرمی بینی خاجەکانی ڕاست کردەوە لە جێگای خۆی دایچەقاننەوە دەڵێت زۆر بە ئازار بوو هەستیاریە و نەبوونی سۆزە ئایا هەمان کاری دەکرد بۆ خۆی ئەگەر یەک لە مناڵەکانی بواە کوڕەکەم کە مرد تەمەنی 25 ساڵ بوو بە کۆرۆنا مرد تەمەنی 25 ساڵ بوو سەرباری ئەو ڕووداوە ناسمنتۆ لەو باوەڕەدایە بەرازیلیەکان لە بنەڕەتدا کەسانی باشن بە هیوایە دوو منداڵەکەی ماون داهاتویان باشتر بێت دەڵێت تەرمەکەیم هەڵگرت و خستمە ناو ئۆتۆمبیلەوە ساتێکی زۆر بە ئازار بوو بەڵام هەست بە ئاسوودەی دەکەم لە ڕۆژی لەدایکبوونیەوە تا بەجێی هێشتین گرنگیم پێدا کاتێک کە خاجەکانیان دەردەکرد هەمان ئازار سەری هەڵدایەوە لەو کاتەدا بیرمنەوە دەکردەوە کاتێک بە فەرمی وتیان کوڕەکەت مردووە ئێمە دش بەو ئازار و وێنەیە ڕۆژانە دەجەنگین شارەزایان پێشبینی دەکەن مانگی هەشتی داهاتوو توندی پەتای کۆرۆنا لە بەرازیل بگاتە ئەو پڕی دەڵێت بە هیوام زۆر بە هیوام بەرازیلیەکان پشتیوانی یەکترن کەسانی دڵپاکن هەموو ڕۆژێک کارەکانیان دەبینی یارمەتی یەکتر دەدەن کەسانێکی کەم ناتوانن نوێنەرایەتیمان بکەن ئێستا زیاتر لە 831,000 توشبوو هەیە و نزیکەی 42,000 کەس لە وڵاتەدا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لەدەست داوە ئەمەش دووهەم گەورەترین ژمارەی مردنە لە وڵاتێکدا لە جیهاندا